من ئێستا لێرە و یاریگە یانەی کۆیم کە لە چەند ڕۆژی ڕابردوو دوای دەستنیشانکردنی ئەو یاریگە بۆ یاری کۆتایی جامی کوردستان کەمێک دەنگۆی بە دوای خۆی داهێنا بەهۆی ئەوەی کەوە یاریگاکە پێشتر ئامادەیەکی وای تێدا نەبوو بۆ ئەو یاریە بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوو ئەم یاریگە ئەگەر هاوکارم وێنەکانی یاریگاکە بگوازێتەوە کۆمەڵێک ئامادەکاری بۆ کراوە لەوەی کەوە چیمەنی یاریگاکە بردراوەتەوە و ئەرزێتی یاریگایەکەش پەستراوەتەوە تاوەکو بە تەواتی بۆ یاریەکە ئامادە بێت دەتوانین بڵین بە شێوەیەکی باش بۆ یاریەکە ئامادەی هەرچەندە دەکرا یاریگای تر هەبوو کە لە پارێزگاکانی کوردستان وەکو یاریگای نێودەوڵەتی فەڕەنساوی و یاریگاکانی تریش لە شار شارستەکانی تر بۆ ئەم یاریە دەستی دەدا کە یاریەکە لێ بەڕێوە بچێت هەردوو یانەی نەورۆز و یانەی برایەتیش گەیشتونەتە نێو یاریگا بە تەواوی پێکاتەکانیان یانەی نەورۆز هیچ دابڕانێکی یاریزانانی نییە هەڵبەتە لە هەردوویانەش هەرێکە و یەکێک وەردەگرم تاوەکو قسە لەسەر تیپەکانیان بکەن بەڵام لە یانەی نەورۆز هیچ دابڕانێکی یاریزانانیان بەهۆی پێکانی یاخودکار بەڵام لە یانەی برایەتی سێ یاریزانیاندا دەبڕێتن عەبدوڵڵا حەمەد کەوا خاوەنی زۆرترین کلینشیت بوو لە خولی نایەبی کوردستان وەکو گۆڵپارێز بەشدار نابێت واروە ئامانجەکڕم گۆڵکاری جامی کوردستان ئەویش بە هەمان شێوە بەهۆی پێکان و عومەر ئیبراهیمیش کە لە سەرەتاکانی خولی نایەبی کوردستان و تووشی پێکان هات لە قاچی تاوەکو ئێستا دابڕاو نەگەڕاوەتەوە ڕیزەکانی تیپەکە من کاپتن کامەرانم لەگەڵدا دەبێ ڕاهێنەری یانەی نەورۆز کاپتن چ ئامادەکاریەکتان بۆ یاریەکە کردووە ئەوەی یاریگاکەش بینی دەتوانین بڵین بۆ یاریەکەش یاوە دەتوان ئاستێکی باش لە یاریەکە پێشکەش بکەین سەرەتا بەنای خۆی گەورە لە ڕاستی ئەو ئامادەکاری ئێمە ئامادەکاری خۆمان کردووە هەرچەند لە جێگەی تومەحێمان نەبووە خۆ دەزانی پێشتریش باسمان کرد ئیسراحەتمان نابە یاریزان بۆ چەند ڕۆژێک جەژنی هاوبەسەرە بەڵام سەر ڕایەوەژێ منە وەستاینە لە ئامادەکاری خۆمان بەردەوام بین ئەو هەفتەی کۆتاییکە لە بەردەستمان نبوو توان بڵم تەحەدیی باش زەختمان لە یاریزان کرد چکۆمە بەڕاستی بڕیارەکە لە ناکاوە بوو ئێمە بەرنامەی خۆماندانەوە بەڵام ناچار بین بۆ هۆیەوەی کە یاریەکان لە کاتێکی چۆنڕی ناوەختە بە ئێمەوت دەستکاری بەرنامە پرۆگرامی خۆمان کرد لە تەمرین بەڵام سەر ڕایەوە هەمووی شاڵە ئێمە کامێکی خەمان بە تیپەکەمانەیە وەکو چۆن لە خولی کوردستانە بە ئاستێکی زۆر باشە دەرکەوتن ئەوە ئینشاءڵڵا ئەمڕۆژ لە یاری کۆتایی توان بڵێم ئینشاءڵڵا ئەو نیشانێکە کردومانە یاریزانەکان بە تەواتی جێبەجێکە ئینشاءڵڵا توانی نازناوەکە بەرینەوە بیرتان لەوە کردوتەوە لەم وەرزە بەدەست بە تاڵی دەرنەچین وەروە یاریەکان خولی نایەبی کوردستانیش کۆتایی پێ هاتووە و یەکەم جاریشە دەگەنە یاری کۆتایی جامی کوردستان هەرچەندە سێ جارە بەڕێوە دەچێتن بیرتانەوە کردوتەوە بە هەر شێوێک دەم نازناوە لە ڕاستی با یەک شتێ من لێرە باسی کەم لەوانەیە ئەوانەی کە نزیکن لە ئێمە باش بزانن ئێمە کە یاریەکە بە 6 سێت دەستنیشان کرا من 4 یاری مابوو لە خولی کوردستان یعنی ئەتوان بڵم تا حەدێکی زۆر یەکەمیمانە دەزابوو یەکو یەکەمی بەڵام چاومان لەسەر نازناوێکی کاسی کوردستان و بەڕاستی هەر بۆ پێش کە ئێمە چەند یاریێکمان کردە قوربانی بۆ یاریچکە و کاتە 6 سێ دەستنیشان کرابوو ئێمە سێ چوار یاری کۆتایی چەند یارێکمان کردە قوربانی بۆ پێی کە ئێمە یاریزانی یەکمانش بەشداری پێ کرد ئێسراحەتمان نابە چەند یاریزانە چکە یاریەکە دەستنیشان کرابوو بەڵام کە خۆتەزانی یاریەکە لە کاتی خۆی بەڕێ نەچوتوان بڵم تا حەدێکی زۆر تاسیرەکە سەر ڕووی ڕۆ هونەرێکەوە چکە کاتەکە بەسەر چۆ یاریزان بێزار بوو لە ڕاهێنان و لەو تەمرینانەی کە بەردەوام پیانەکەی بەڵام ئینشاءڵڵا ئێمە ئەوەی کە بتوانینەوەی کە پێویست بێ بۆ تیپەکە کردومانە ئینشاءڵڵا بتوانین بە دەستکەوتم گەڕێن ئینشاءڵڵا خۆشوی کاتن بە هیوای سەرکەوتن چ ئامادەکاریەکتان بۆ یاریەکە کردووە هەروەکو دەزانین برایەتی یەکەم جارە دەگاتە یاری کۆتایی جامی کوردستان وەروە ئەم وەرزش کۆتایی پێ هاتووە دەتانەوێتەوە بەدەست بە تاڵی دەرنەچن لە جامەکە وەروە نازناوی جامەکە بەدەست بێن بەناوی خۆی گەورە و مێهرەبان ئەکید ئامادەکاریەکان وەکو ڕوون و ئاشکرا هەموو لە ئاگادارن پێم وایە تا ڕادێک ئامادەکاریەکانمان باش نەبووە لەبەرەوەی هەروەکو باسمان کرد لە زۆر جاری کەش مەشقولانەکانمان زۆر باش نەبوو بە حکمی کاتمان نەبوو بەڵام ئەکید هەموو ئامانجەکانمان لۆوێ بتوانین ببینە پاڵەوانی جامی کوردستان لەبەوەی پارساڵ برایەتی پاڵەوانی خولی کوردستان بە ئەوساژ بتە پاڵەوانی جامی کوردستان ئەکید بەیانی برایەتی دەبێتە دوو دەستکەوتی زۆر گەورە لە 2 ساڵی یەک لە دوای یەک ئەکید بڕاشمان بە خۆمان و بە یاریزانەکانشمانەیە متمانە تەواویشمانە ئینشاءڵڵا بتوانین لە یاریەکەدا سەرکەوتو بین سکەوتی پێ ئێمە هەروەکو ئاشکراشە دەتوانم لەم زۆربەی یاریزانەکان نیوە یاریزانەکانی لەسەر ئاستی لاوان و تازە پێگەیشتوانن بەڵام ئەم یاریزانانەمان ئەم ساڵ لە خولی کوردستان توانیان بە ئاستێکی زۆر باش بەدەرکەون و توانیشان لە یاری زۆر گەورە سەرکەوتو بن بۆی ئەکید من ئومێدم پیانە و پشت بەخواش ئینشاءڵڵا بتوانین سەرکەوتو بین ببینە پاڵەوانی جامی کوردستان خۆشوی کاتن بە هیوای سەرکەوتن
وەرزە بۆ سێم جار لە مێژوودا لە سەر ئاستی کوردستان پاڵەوانێتی جامی هەرێمی کوردستان بەڕێوە چوو دوای ئەم ساڵ کە بەڕێوە چوو دوایەوە بکە نزیکەی بۆ ماوەی 10 ساڵ جامەکە وەستا بوو ئەم ساڵ جارێشتر بەڕێوە چویانەی برایەتی بۆ یەکەم جار لە مێژوویدا بۆ پاڵەوان دوای ئەوەی لە یاری کۆتایی ڕۆبەڕووی یانەی نەورۆز بووە لەسەر یاریگە یانەی کۆە یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی پێات بە لێدانێک لاکەرەوەکان یانەی برایەتی توانی سەرکەوتنی تۆمارکات و ببێتە پاڵەوان ئەگەر هاوکارم لەگەڵم بێتن دەمەوێت خۆشی و شادی چەند یاریزانێک وەروە دڵتەنجی یاریزانانی نەورۆز دەسمەلای گۆڵپارێزی یانەی برایەتی کاگ ئەحمەد ڕێبوار کاتن چاستێکتە بوو کە توانیتان سەرکەوتن بەدەستبێنی دەتوانین بڵێن پشتیەوەشت بەرکەوتکەوا لە لێدانێک لاکەرەوەکان چەند لێدانێکت گەڕاندەوە توانیتان سەرکەوتن سەرتا بەنای خی گەورم هێرەبان الحەمدولله خی گەورە مۆفەقی کردنەوە جوودی خۆیە کە خی گەورە بۆمەی بەخشی الحەمدولله لێدانی ساکان مۆفەق بووین و لە ئەدای یاریش ئێمە باشتر بووین لە یانی نەورۆز بەڵام ئیترەوە مۆفەق نەبووین لە گۆڵکردن لە پەنارتیا دوورمانەوە بەختەی باشتر لە یانی نەورۆز انشاءالله یانی برایەتی هەروە لە لوتکە دەبێتن خۆشبی کاگ ئەحمەد دەمێ ڕای چەند یاریزانێک تریش وەربگرم کاپتن کاروان چاستێکتان نەبوو ئەم وەرزە بەدەست بەتاڵی وەرزەکەتان تەواو نەکرد نازناوی بۆ یەکەم جار نازناوی جامێرێکتان بەڕاستی پێشی بەخێرات نادەکەم هەستێک زۆر خۆشمانەیە چکە ئەوەی پێویست بوو لەسەرمان کردمان ئەوەی یانەکەشمان داواکاری لە ئێمە یاریزان بوو کەوا ئێمە ئەم ساڵ لە خول کوردستان بمێنین ئەو جامە بەدەست بێنین سپاس بەخوا بووینە پاڵەوان بەڵێ خۆشی و شادی یاریزانانی برایەتی بەردەوامی پێ دەدەین هەوڵ دەدەین چەند یاریزانێکی دیکەی یانەی برایەتی وەرگرین کاک گۆران چیتە بوو لەسەر یاریەکە و توانیتان بۆ یەکەم جار لە مێژوودا بوونە پاڵەوانی جامی هەرێمی کوردستان سەرەتا بەنای خی گەورە بەنسبەت گەمەکەی ئەگەر تمشاتان کردی بێ ئەمە گەمە زۆر باشتر بین یعنی ئەمە دەبای هەر بە گەمە ببینەوە یعنی الحەمدولله ئەمە لە دەوری کوردستان لە مەرتەبەش خراپبوون یازدەیەم بووین هەموو هەوڵێکمان لەبوو ئەو جامەی بوو ئەنی بتانین پلەی یەکەم بەدەستبێنین سپاس بۆخوا بە پشتیوانی ئیدارە و پشتیوانی یاریزانەکان و بە یەکدەستی ناو یاریگا توانیمان جامەکە بەدەستبێن ئەو مێژە جوانە بۆ یانی برایەتی دروست بنیش خۆش کاک گۆران دەمەیەک لە هاندەرە دڵسۆزەکان یانەی برایەتی ئەگە هەڵە نەم کاک لوقمان وایە یەک لە هاندەرە دڵسۆزەکان یانی برایەتی لە هەولێرەوە هاتی بۆ یاریە چیتە بوو لەسەرەوەی تا چەند دڵخۆشکە برایەتی بۆ پاڵەوان دڵخۆشم بەڕاستی پیرۆزبایی بەتایبەتی لە نادی برایەتی هاندرای نادی برایەتی سەرۆشی نادی برایەتی سەمەد جەوە سەرۆشیانە ئەندامان وەری جەماوەری نادی بە کاملی خۆشبی زۆر سپاس دەمێ چەند یاریزانێشکە یانی یان ڕاهێنەری یانی برایەتی کاپتن سەمەد کاپتن سەرەتا یاری باسی ئەوت کردکەوە هەوڵ دەدەن یەکەم نازناو لە مۆرزە بەدەستەوە لەو ئامادەکاریەکی باشتان نەکردووە چیتە بوو دوایەوەی بوونە پاڵەوان بەڕاستی هەستێکی خۆشمانەیە سەرتا زۆر سپاس بۆ خی گەورە سپاس لۆ یاریزانەکان سپاس لۆ دەستەی کارجێری سپاس لۆ ئەو جەماوەرە خۆشەویستە بەڕاستی الحەمدولله بووینە پاڵەوانی جامی کوردستان دەتوانم بڵێم تیپەکەی ئێمە و یاریزانەکانی ئێمە کە ئەو ساڵ بەڕاستی دەتوانین لە خولی کوردستانش بە ئاسەی بەرز بەدەرکەوتبوون شایستە ئێوە بوون ببنە پاڵەوانی خولی کوردستان هەرچەندە لە ئاستی یاریەکەش دەتوانم بڵێم تا ڕادێک تیپەکەمان باش یاری کرد خراپ نەبوو ئیدی لە لێدانی سزاش دەتوانم بڵێم تیپەکەمان دیسان یاریزانەکانیش گۆڵچیش بە ڕێژێکی سەرەکی هۆکاری سەرکەوتنەکان بوو سپاس بۆ خی گەورە زۆر هەستێکی خۆشمانەیە و ئامانجی یانەی برایەتی و ئامانجی هەمومان هاتەدی خۆشبی کاپتن دەمەوێ چەند یاریزانێکی تکەی یانەی برایەتی یاخۆ ستافی ڕاهێنەران یاخود گۆڵپارێزی یەکەم یانەی برایەتی عەبدوڵڵا ئەگەر لەگەڵم بی بەهۆی پێکان و نەتوانی بەشداری یاریەکە بکەیت لە خولی نایبی کوردستان زۆرترین کلینشیت بوو یارمەتی دەری تیپەکە بوو بۆ ئەنجامەکانی باش بوو چیتە بوو لەسەر یاری کۆتایی واروواکە نەتوانی بەشداریش پێ بەهۆی پێکان سپاس بەخێراتتان دەکەم بەڕاستی حەزم لێ بوو ئامادە بم یانی ئەگەر بەهۆی پێکانەوە نەبا حەزم دەکرد ئامادە یاریەکە و یارمەی دەرەکم لە بۆ فەرێقی بەڵام الحەمدولله یاریزانەکان گۆڵچەکان بەعام یعنی هیچ درێخیەکیان نەکرد و الحەمدولله توانیمان ببینە پاڵەوانی کاسی خۆشبی بەڵێ دوای ئەوەی یانی برایەتی بۆ پاڵەوان لە کەمێشتر لە مەراسیمی پێدانی نازنای پاڵانتەکە یانەی برایەتی بۆ یەکەم جار نازنای پاڵانتەکە بەرز دەکاتەوە ئاوا لە سەرپەرشتیان و ناوژوانانی یاریەکە دەکەین بفەرمێن بۆ وەرگرتنی خەڵاتی یاریەکە
دوپرمن دو سوار دو یکی سوار یاریگر کنه بوانا بکنی یاریگر دعوار نوری آمان وطیان هریزگر مرانی ریاسی یکی دوپرمن دو سوار دو یکی سوار دوستان ایزامتا بطولا جدید کنگو
چێت تۆپی کوردستان دوای ساڵانێکی زۆر لە وەستانی جامی هەرێمی کوردستان بۆ جارێکی دیکە جامی هەرێمی کوردستان بەڕێوە برد من دەمێ سەرۆکی چێت تۆپی کوردستان کاپتن تاڕق عەبدوڕەحمان وەرگرم لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانتێکە کاپتن چیتان هەبوو لەسەر جامی کوردستان کە دوای وەستانێکی ماوەیەکی زۆر جارێشتر دەستان پێ کرد. پێشەچی سپاس دەکەم بەخێر بێت تاوان من دەمەوێت لێکوانە پەیامێک بنێرم بۆ جەنابی سەرۆکی حکومە زۆر سپاسی دەکەین کە شایستە داراییەکی بۆمە خەرج کرد دەتوانم بڵێم ئەوە وەزبەی یەکەم ئینشەڵڵا وەزبەی تری دووە بۆ ئەوەی بتوانین زیاتر خولەکانی کوردستان بەڕێک و پێکتر ئەنجام بدەین. ڕاستە خۆلی جامی کوردستان ساڵانێک هەبووە بەڵام لەسەر ئەو ئاستە نەبووە ئاستی ئێمە ئەو ساڵە بەشداریمان پێیان کرد لە دەرەجە 2 دەرەجە یەکەکانیش لەگە دەرەجێ ممتاز هەمومان پێکرات لێگەر کرد یعنی سەرتاسەری بوو کاسەکە. بەڕاستی من دەمێت لێکوانە شتێتتر بلێم یەکێتی تۆپێ کوردستان هەموو لە تەوقیتاتی خۆی کە دامان نابوو وەختی خۆشمی ئەلانمان کرد لەکن بەڕێزدان لە ئەلام تەوقیتاتەکان وابزانم لە تەوقیتی خۆی هەموو یاریەکان خولەکان دەستی پێکرد بەڵام لە نیهایەتەکەی دەتوانم بڵێم چەند یاریەک دوا کرا یان پێش کرا ئەوەش ظروفەکی یانەکانی کوردستان بوو کەوانی بەشداری خولی عێراق دەکەن ئینشەڵڵا و ساڵە زیاتر هەان دەدەین بۆ ئەوەی بتوانین لە تەوقیتاتی خۆی یاریەکانیش ئەنجام بدێتن بەبێ دواکەوتن خولی کوردستانیشمان زیاتر بەرەو پێش دەبین لە بەرەوەی ساڵانە ئەمە سوپەرمان دەبی کاسی سوپەریش عادەتەن بینی بەتەلی دەوری یان بلێن خول کە نایابە لەگەر لە جامی کوردستان دوو پاڵەوانەکە ساڵانە یاری دەکەن. کاپتن سێچار بابەتێ پێوەستە بە یەکجێوە شایستە داراییەکان بە تایبەت بۆ ناوشوانان وەسەر پەرشتیاران و یانە پاڵەوانەکانش پلە یەکەم و پلەی دوم واروە ئەوانەی وەرزی ڕابردوش کە لە یەک دەکەن کە دەڵێن هەتا ئێستا پێمان نەدرا و دیاریش نییە کە پێمان دەدرێت دەتوانین و بابەتەمان بۆ یەکلاکەوە بڵین چی بەسەر دێ ئەمن دەتوانم چەند کەسێک بکەمە شاید نەک دەتوانم زۆر کەس پێ شاد ئێمە وەکو یەکێت تۆپی کوردستان ئەوەی لە حکومەت بۆمان تەرخان کراوە لەسەر ئەو مەبلەغە پارەیە خولەکان ئەنجام دەدەین و شایستەکانیان دەدەین یانەکانی ئەوانی کە بووینە بەتەڵ و یان یەکەم و دووەم وانە ئەمە تاکو ئێستا کە ئەو مەبلەغە پارە کە ئێستا لۆماناتی هەتا ئێستا وەرمان نەگرتووە بەس کە وەری دەگرین ئەوە ئی ناو بژوانان و سەرپەرشتیاران و ئەوانی بەسەنم بڵێن هەندێک مۆزەفینمان ناو ئیتیحادی ئەوانی کە ئیشان کرێت چەند مانگە ڕاتیبیان وەرنەگرێت ئیوانەیە و هەروە ئەگەر لە وەزبەی دووەم کە کرا هەر پارێک بێتن لە حکوومەت ئەمە لۆیانەکان لۆ بەتەڵەکان وانێ ئەمە ناتوانین هەمیان وەردەگرن لە یەکەم دەزانی چۆن لەوانەیە لە وەزبەی یەکەم نەبی لە وەزبەی دووەمیت بەس بەڵام ئەمە بڵێن داوامان کردیە بەڵێ ئیپارە کەشمان داوا کردیە دەشزانین هەندێک خول کە کرایتەوە من نەمکردەوە وەکوی یەکێتی کە من تێدا هەندێک خول کرابەوە بەتەڵەکان دیار کرابوون بەڵام کە پارە نەدرایە ئەو وەختی نازانم نەدرایە بەس ئەمە وەکو یەکێت تۆپی کوردستان ملزەمین کە پارەکە بدەین لەگەر لە حکوومەتە دیاندێنی بابەتێشتر پێوەستەیەکە لە حکوومەت کەدەدا بۆ چێە بۆیە خەڵهستەوە کاپتن دوای کۆتایی هاتنی خولەکانی ئاست پێشکەوتوان لە جام و لە سوپەر و لە خولی نایبی کوردستانیش ئێستا کاتیەوە نەهاتوەکەوە هەڵبژاردەی کوردستان دروست بکرێت و بەشداری پاڵەوانتیان بکەن یاخود چ پلانێکتان من دەتوانم بڵێم تەوزیع حەچی بدەن لە 22 ئەو مانگا شاندێکی یەکێت تۆپی کوردستان لەگە وەزارەت ڕۆشنبیری سەردانی وڵاتی بەریتانیا دەکا لۆ ئەوەشە کە لەگەڵ یەکێت تۆپیی بەریتانی لە ڕێگای وانیشیان بڵێن بتوانین ئەگەر ئەمە لەگەر یەکێتی تۆپی جیانی قسە بکەن لەبەرەوەی لە سیستەمی وان دەڵێ تۆپی پێ بۆ هەمووانە ئێمە ژێکینەوە وەکو قەومی کورد هەرێمێکمان هەیە سەر بەخۆیە دەمانەوێت نا لە ئێستاوە بچینە تەسفیاتی کاسی عالەمەوە نا بتوانین چەند خولێک ساڵانە ئەنجام دێنێ ناو هەرێمی کوردستان چەند تیپێک میێوانداری بکەین بەشداری بکەین بدە ساڵانە پێی دەڵێن بطوڵاتی دووەلی ودی دەمێ وەکو مراقب بچین ئەوە زۆر ئاساندا ئینشەڵڵا لە بە پاڵپشتی حکوومەتی هەرێم چکو ئاگاداریان هەیە بە پاڵپشتی برادەران ئەوانی وەرزشوان دێرینەکان هەنوو لە دەرەوەنا یان بە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیاندکاران ئەوان لە دەرەوەنا لە ژوورەوەنا ئینشەڵڵا بە جوودی هەمویان ئەو شتە ئەنجام دەدرێت و لەگەینە ئامانجێکی باش کۆتا پرسکە لێپرسین
کاتێک کە کۆتایی بە خولێک دێتن سەرەتایەکەی دیاری دەکرێتن بۆ وەرزی داهاتوو پلانتان بۆ ساڵی داهاتوو بۆ خولی نایە بۆ جام بۆ پاڵانتەکانی کە چۆن دەبێت هەموو پاڵەوانتێک کە کرایە ئەنجامی دەدەینەوە بەڵام ئێستا کە نیهایەتی کە جامی کوردستانە لەوانەیە کاسی عالەمیش بێ ئەو ساڵە مانجی 11 دانیشتنەکمان دەبیتن وەکو یەکێت تۆپی کوردستان و وەکو چەند کەسانیش بانگ دەکەن ئەوانی دەتوانین لێرە سەمستەوای خەبیر بی ئەوانە بانگ دەکەین بۆ ئەوەی داهاتوو لەکەینەوە دەست پێ بکەین ئەگە دەستمان پێکرد چەندمان پێدەچی یعنی ئەو تۆقی تاتانە ئیشەڵڵا لە وەختێکی نزیک دادەنیشن و ئەنجام دێ بەس بۆ خولەکان هەموو دەکەینەوە خولەکمان زیاد دەبیتن ئەو یەک یاریە پێدەنێن کاسی سوپەر ئەوش بینی بەتەلی خولی نایاب و جامی کوردستانە ئەوش پێشی خولی نایاب ئەنجام دەدەن خۆش کافنە زیێتماندای سپاس بۆ زانیارەکانت بەڵێ هەوڵ دەدەین بەشێکی تکەی یاریزانانی یانەی برایەتیش دوای پاڵەوانبوونیان لەسەر جامی هەرێمی کوردستان وەربگرین کافن چیتە بوو لەسەر یاریەکە توانیتان بۆ جارێشتر بۆ یەکەم جار لە مێژوو تا ببینە پاڵەوان دوایەم پاڵەوان سێم جارە بەڕێوە دەچێت سەرەتا سپاس بۆ کە توانیمان لێ یەکەم بەدەست بێن لە جامی کوردستان و بڵام لەسەر ئاستی شوتسا فەرێقی کوردستان و لەیەک و لە دوو ممتاز والحەمدولیلا لە کۆتاییاری توانیمان سەرکەوتوو بین بەرامبەریان هەرچەندە لە کۆتا لێدانی سزا خۆم گۆڵم نەکرد دڵتەنگم تۆزێ بەڵام الحەمدولیلا لە دوازار لە بەرژەوەندی خۆمان یاریەکە بە کۆتایی هات دڵخۆشم و ئەو بۆ یەکەم جارە نازناوی جامی کوردستان بۆ یانەی برایەتی بەدەست دێنین سەرەتا پێشکەش بە واندەرە خۆشەویستە و بەیانەی برایەتی خۆشبی بۆ وەرزی داهاتوو لە خولی عێراق بۆچی یاری دەکەێت ئەخوا هێشتا هیچ شتێک دیار نییە ناوەڵڵا لەگەڵ برایەتیش بەردەوام دەبی یاخۆت چی بەسەر برایەتی ماڵی دووەممە هیچ ئەوەکم لەگە برایەتی نییە هەم کات ئامادەم لە بۆ یانە برایەتی یاری بکەم تو دەبی شاڵە کاتن ژیار کاتن سەلیم چیتە بوو لەسەر یاریەکە دوای بوونە پاڵەوان یەکەم وەرزشە لە یانەی یاریکەی وەکو درێسیانەی برایەت والله الحمدلله لەخوا بەزادی بوونە پاڵەوانی ئەم خوڵە لەخوا بەزادیوە من یەکەم ساڵیشمان لە نادی برایەتی و یەکەم کاسمەوە وەردەگرن ئینشاءڵڵا الحەمدلله لەخوا بەزادی لە خۆشیان نازانم چ برین بەخوای الحەمدلله وەرزەکانی داهاتوو ئینشاءڵڵا بەردەوام دەبی لەگەڵ یانەی برایەتی خواریان بەدڵنیایی ئینشاءڵڵا بەردەوام دەبین و ئینشاءڵڵا خۆمان حاز دەکەین بۆ دەوری کوردستانی وەرزی داهاتووە ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبین یا ڕەبی کەوتوبی دەست خۆشبی کاکسەلیم دەمێ بەشێکی تکەی یاریزانان یاخود ستافی ڕاهێنەران کاتن هەرێم لەگەڵدا دەبێت وەلەو درێسەکەشی گۆڕیوە چێڕەوە هەبەفە لە بووی والله دەڕۆم والله کاتن تا چەند دڵخۆش بووی توانیت ببێ پاڵەوان لەگەڵ یانەی الحەمدلله باوەڕ ناکەم دڵخۆش یعنی لەو ساتە دڵخۆشتر بوو بم بە حیاتم الحەمدلله بە مادیبوونی هەموو لایەک مادیبوونی هەر هەموو لایەک دەستەی کارژێڕی و پلانەکانی ڕاهێنەر الحەمدلله توانیمان سەرکەوتوو بین یاریەکە زۆر گرنگ بوو ئاخر ڕووداوی ساڵ بوو بەنسبەت نادی برایەتی بەنسبەت وەرزشی کوردستان ئەخوای بەزیادی ناتان قسەی بکەم زۆر دڵم خۆشە دەست خۆشی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا دەمێ چەند کەسێش کە ئەگەر بکرێت یاریدەدەری ڕاهێنەر کاپتن محەممەد تاهیر کاپتن چیتە بوو لەسەر یاریەکە وەرزێکی بێدەستکەوتان بەڕێ نەکرد توانیتان دەستکەوتێک بۆ یانەکە و بۆ خۆشتان بچین سپاس بۆ خوا بزانمەوە تموحی هەموو یاریزان و هەموو ڕاهێنەرێک و هەموو ئیدارێکە کە بگات یاری کۆتایی خۆشبەختانەش توانیمان سەرکەوتن بەدەست بێنی و کاسەکە بۆ خۆمان گەڕێنەوە هەرچەندە دەبایە لە یاریەکە ببینەوە فرسەی زۆرمان چوان بە هەر حاڵمیمەوە بوو کاسەکەمان بەدەستینا و وەکو بەڕێزی تاوتان بێدەستکەوت نەگەڕێنەوە کاپتن سەرکەوتو دەبن ئینشاءڵڵا دەمێ بەشێکی تکەی یاریزانان یاخود ستافی ڕاهێنەران بەشداری پێ بکەم لە وتەکانم بەڵێ یەکێشتر لەوانە کاپتن کاروان ڕاهێنەری گۆڵپارێزان کاپتن کاتن دڵخۆشی بوونە پاڵەوان ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم گۆڵپارێزی سەرەکی زۆرترین کلیشی تێبوو لە وەرزە خولی ناوی کوردستان و گۆڵپارێزی دووەمیش ئەمڕۆ خەڵاتی باشترین گۆڵپارێزی جامەکەی الحەمدلله لە فەزلی خوای گەورەیە ئەمەش لە ماوەی ئەو ساڵەی ئیشمان زۆر لەسەر کردی لە ساوشتانە خاستن کە لە بە خولی بابرین جامی کوردستان و خولی کوردستان هەر یەکە و جیاوازە تایبەتێکی خۆی هەیە کە ئیش دەسە دەکەین الحەمدلله خوا مۆفەقی کردن ئەوەش بە ئاسانی نایەتن بە تەدریب دێتن بە ئەوەی کە گۆڵپارێزەکان جێڕایەلی
ڕاهێنەر بن و لە ڕاهێنانەکانیان بەردەوام بن و جدی بن و زۆر زاری شەمە کە تەدریبمان دەکرد نیو سعات پێشتر داهاتین لە پێش لاعیبەکان ئیشمان دەکرد ئەمە لۆی بتوانین زیاتر گۆڵپارێزەکان بە پێش بێخن کاپتن سەرکەوتو دەبن ئینشاڵڵا دەمەیە ئەگەر بگونجێت چەند یاریزانێک و وەروە بەڵێ کاگاکۆ بابا تا چەند خۆش بوون بوونە پاڵەوان وەرزی ڕابردوو لەم کاتانە جامێشکە لێرە بەرز کردو لەگەڵ هەبژاردەی لاوانی هەولێر ئەمڕۆژ زارێشتر نازناوێشکە بەرز کردەوە تا چەند خۆشی لەگەڵ برایەتی بۆ یەکەم جار بێ پاڵەوانی جامی هەرێمی کورد سەرەتا بەنای خۆی گەورە مێرەبان بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم خوا موفەقیکردنەوەی توانیمان ببینە براوەی ئەو بتوڵەیە ئیشاڵڵا لە ساڵی دابێ باشتر خۆمان ئامادە دەکەین بۆ خولی کوردستان و بتوانین دووبارەی بکەینەوە دەست خۆش بکایاکۆ دەمەوێت چەند یاریزانشکە ئالان کاگالان تا چەند دڵخۆش بوون کە بوونە پاڵەوانی جامی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە مێژودا دەتوانین بڵێم وەرزە یەکەم وەرزت بوو لەگەڵ تیپەکەەوە بەبێ دەستکەوت وەرزەکەتان بەڕێ نەکە توانین تا نازنایەک بەدەست بەڕاستی کاکۆشتێن هەستەشی زۆر خۆشمەیە دڵم یەکجار خۆشە چکە ئێمە بەڕاستی لە خولی کوردستان ئەنجامەکانەوە پێویست نەبوو عزمان دەکرد بەو کاسە عنی دڵی هەوادارانمان خۆشکەین هاندەران خۆشکەین و شاد بینەوە بە نازناوەکان چکە یانێ برایەتیانێک و هەموو کات لە ڕیزبەندی پێشەوە بە ئەو ساڵیش دەخوای بەزیادی بەبێ ئەنجام کوبرەی دەورێکەمان خلاص نەکرد سوپاس بخۆ خۆشبی پیرۆستان بی کاپتن شەمزینیش لەگەڵمان دەبێت کاتن تا چەند خۆشبی لەگەڵ یانەکەت بێ الحەمدوللا ئەوڕۆ ڕۆژەشی مێژوویە عنی سوپاس بۆ خۆتوانیمان ببینە پاڵاوانی خولەکە دوا ئەوەی هەوڵوماندیبوونیشی زۆر توانیمان ناسنەوەکە بەدەست بێنی سەرکەوتو دەبن ئینشاڵڵا لە وەرزەکانی داهاتوش دەچمە نێو سەکۆی بەرزکردنەوەی نازناوەکە و دەمەوێت چەند یاریزانێکی دیکە بەشداری پێ بکەم لە قسەکانم یەک لەو یاریزانانێت کە بەشداری یارەکەی کردبوو کای علی تا چەند دڵخۆشیکەوە توانی لەگەڵ تیپەکەت بووە پاڵەوان بۆ یەکەم جار لە مێژوو یانەکەتان وەروە ئەم وەرزە یەکەم وەرزشت بوو لەگەڵ الحەمدوللا زۆر دڵخۆش بووین فەزلی خۆیان هەمووشتە و سەرکەوتنانە بە جوودی یاریزانان و پلانی ڕاهێنەران و پیرۆزە لە هەموو لایە سەرکەوتو دەبن ئینشاڵڵا بەڵێ لێرە ئەمە نازناوی جامی هەرێمی کوردستانە یاریزانانی یانەی برایەتی وێنە لەگەڵ جامەکە دەگرن و وەکو مێژوویەک بۆ خۆیان دەیهێڵنەوە کەوا بۆ یەکەم جارە لە مێژویان توانیان نازناوەکە بەرز بکەنەوە وەرزی داهاتوو جامی سوپەری هەرێمی کوردستان لە نێوان پاڵەوانی جامی هەرێمی کوردستان یانەی برایەتی و پاڵەوانی خولی هەرێمی کوردستان یانەی سوپانی نوێ ئەنجام دەدرێت دووبارە پیرۆز بۆ لە یانەی برایەتی